ئاوازی کۆپی هونەرە یان کارێکی خراپە؟ ئاوازی کۆپی ئەگەر بێ بتانی دەستکارێکی جوانی ئەکادمی لە ناوی بکەیت مۆرکەچی وڵاتەکەی خۆتی تێدا بێتن ئەوە شتێکی باشە، بەڵام ئەگەر تو دەقا و دەق بهێنیەوە بیکەیەوە بەس وشەی بۆ بگۆڕی بەس ناوی کەسەکە بگۆڕدرێ ئەوە شتێکی باش نییە بە من. بۆ ئاوازی کۆپی زۆر بووە. خۆی ئاوازی کۆپی بۆ دروست دەبی لە فەراغی نەبوونی ئاوازدانەر. ئەگەر تۆ ئاوازدانەری زۆر باشت هەبوو، کەسانی پرۆفیشناڵت هەبوو لە ڕووی ئاوازدانان و چۆنێتی ناسینەوەی مەقامەکانی باشزانی، ئەوە تۆ هەنجینێ پێویستت بە ئاوازدانەری بیانی نابی. چۆن ئێستا ئێمە پێویستیمان بە شعری بیانی نییە وەریجێڕی، مەسەن هیچ شعرێکمان نبینی و فەڕەنسی بیکەیە کوردی بیکەیە گۆرانی یان هەری وڵاتشکە، چکە شاعری زۆر باشمان هەیە، بەڵام بەداخەوە ئاوازدانەری زۆر باشمان نییە. ئەگەر هەش بێ بە پەنجەکانی دەست دەژمێردرێ. کارێکی خراپ نییە بە من، بۆ چونکە لە هەموو وڵاتێک لە هەموو شوێنێک کۆپی هەیە، بەڵام کۆپیەکە بە باشی ئەتوو تۆماریکەی نەک بە خراپی. ئۆڕەدی کۆپیەکەی هەیە ئەتو دەوی بە باشی چایکەیەوە، نەک بە خراپی لە ئۆرجینەڵەکە خراپتر بیت. بەڕای تۆ کۆپی هونەرە؟ نۆ هونەر نییە. ئەگە باسی هونەر بکەی نا هونەر نییە، کۆپی پێیستە. هەندێک ئاوازی هونەرمەندانی ڕەسەنی کوردی هەیە مێژوەکەی بە تەواوەتی دیار نییە. هەندێک ڕاهەیە دەڵێت لە کوردیان بردووە، هەندێکی ترش دەڵێن کورد بردوویەتی. ڕای جەنابتان لەسەر ئەم بابەتە چییە؟ ئەوە من قسەیەکی زۆر جوانی مامۆستا قەرەداغی هەیە، دەڵێ ڕۆژێک چوو بووە وڵاتی تورکیا لەوێ دەرمەسەنە باسی ئاوازێکی لەگەڵیان کردو و ڕاستەن چوو لە دەستگایە کتێبەچیان دەری نابوو، مێژوو دروستبوونی ئەو گۆرانیە و ئاوازدانەرەکەی هەموو لە نێو کتێبێکدا نووسراوەتەوە و لە ئەرشیف خۆیان داناوە. ئەگەر ئێمەش بمانتوانی باە لە چەند ساڵی ڕابردوو ئەو قوتابیانی پەیمانگای هونەرە جوانەکان کۆلێژی هونەرە جوانەکان بە مادستێر و بە دکتۆراتەوە بمان هێنا باە مەسحێکی مەیدانیمان کردبە بۆ ئەوەی ئەسلی گۆرانیەکانی خۆمان بمانزانی بە لە کوێ هاتووە، ئایا ئازەریە، ئایا لە کوردستانی ڕۆژهەڵات هاتووە، ئایا فارسیە، ئایا لە تورکیا. ئێمەش هەنجینی ئەو کێشەیەمان نەدەبوو، بەڵام ئەگەر ئێستاکە بە من بڵێ کامە ئاوەستی حەسەن زیرەکی خۆیەتی و کامە وەرگیراوە یان هی هونەرمەند ماملێ، ئەمە ناتوانم لێرە دەقا و دەق پێت بڵێم ئەوە وەرگیراوە یانی خۆیەتی، چونکە سەرچاوەیەکی 100% لەدەست نییە. هەندێک ئاوازی خۆیتی، هەندێک ئاوازیش بردرایە. بەڵگەت چییە؟ چۆن دەزانی بردراوە؟ دەزانی چۆنە ئەو کاتی با بڵێن سۆشال میدیا و ئەو شتانە نەبوو، بەڵام خۆ ئەرشیف هەبووە. ئەرشیف هەبووە ئەکیت وەڕاز دەکەی، بەس ئەتو ناتانی حکوم بدەی بڵێ ئەو ئاوازە کوردیە، ناتانین ئەو حکومەی بدەین، چکە ئەمن زۆر جار چیمە ناو ئەرشیفەکانی قەدیم و ئەو گۆرانیە پێش حەسەن زیرەک مەسەلەن گۆترایتەوە. بەشێکی زۆر لە گۆرانی بێژە تازەکان هەوادارێکی زۆریان هەیە، ئایا هونەرەکەیان لە چه ئاستێکدایە؟ ئەمن بە شێوەیەشتر جواب بدەدەمەوە. جاران خەڵک بە دوای زەوقی گۆرانی بێژەوە دەچوو، گۆرانی بێژ بە دڵی خۆی ئیشی دەکرد، خەڵک گوێی لێ دەگرت، هەرچی گوتوایە گوێ لێ دەگرت. بەڵام ئێستا گۆرانی بێژ بە دوای زەوقی خەڵک کەوتووە. گۆرانیەک دەڵێ کە خەڵکەکە پێی خۆش بێتن، گۆرانیەک ناڵێتن کە خەڵکەکە. ئایا ئەو میزاجی خەڵکەکە تەواو نییە؟ ئەمە لێرە جوابیەوە نادەم. ناتانم قەرار بدەم بڵێم باشە، چونکە ئێستا عەسر سورعەتە، ئەتوو گۆرانێک دێت بە 5 دقە دام ئاوازەکە کەلیماتەکە ئەکسەر لێت بکەمە گۆرانی و دەتانی ببێ گۆرانی بێش. واتە دەتوێ بڵێ نە باشە ناخراپە؟ نامێ نەخێر، چونکە جیلەکەی ئێستا ئەو هایدێ، بەڵام ئەو گۆرانی بێژانە نوێیەکان زۆر ئەو گۆرانیە بمینێتەوە ساڵێک دەمینێتەوە، پاشەوی ئەو گۆرانیە دەمریت. باشە هۆکارەکە چییە؟ هۆکارەکەت پێ دەڵێم. ئەو کاتی کە گۆرانی بێژ گۆرانیی دەهینە دەیکردە گۆرانی زۆر ماندوو دەبوو لەسەری، لە تێکست، لە ئاواز، لە کەلیمات، لە ڕوحیەت فکری دەکردەوە دادەنیش لەگەڵ خۆی. ئێستا ئەوە نەمایە. ئێستا بۆ نمونە ئەمە ئێستا کاری تازە دەکەین، گۆرانی بێژمان هێدێ دەمێ گۆرانی بڵێ ئۆکەی دەستە ستودیۆیەکە ببوورە دەتوانین پێیان بڵێن گۆرانی بێژ؟ ناتانی بیکەی گۆرانی بێژ، نەکنە من گۆرانی بێژ نییە، بەڵام لای خەڵکەکەت
لای خەڵک گۆرانی بێژە خەڵکیشکو ئەو گەنج و با بڵێن ئەو مراهق و ئەوانە باشە هۆکارەکە چییە؟ هۆکارەکەی بوویتە بزنس گۆرانی بێژ بوویتە بزنس بوویتە ڕێکلام بوویتە مادە ئەکیت نەبوویتە ڕۆحیەت و فێڵنگ و ئەوە نەمایە ئێستا هەمووی بزنسە ئەوەی دەکرێت لە ساحەی هونەری کوردی بەڵکو لە ئەوروپاش بەڵکەمەوە هابیتم بەس ئەمە باسی کورد دەکەین بەعام